لە 5 کات ژمێرە خۆپیشاندان لە قەزای چەمچەماڵ و ناحیەی تەکیی کاکەمەند و ناحیەی ئاغجەلەر و بازیان و بەردەقەرەمان دەستی پێ کردووە و وەک لە پشتی منەوە دیارە تا ئێستا خۆپیشاندانەکە بەردەوامە و بڵین زیاتر خەڵکی دێ لە سەرەتای خۆپیشاندانەکە لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵەوە دەستی پێ کردووە چوونە ناو بازار و بەردەم قایمقامیەتی قەزای چەمچەماڵ بەڵام لە ئێستا ئێمە لە ڕێگەی سەرەکی کەرکووک سلێمانین دەواازەی قەزای چەمچەماڵین وەک لە پشتی منەوە دیارەکە کارزان خۆپیشاندەران ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانیان داخستووە و داوای لاچوونی ئەم دەسەڵاتە ئەکەن و پیان وایە چاکسازی بەمانە ناکرێت. من بۆ زانیاری زیاتر بەڕێز دکتۆر هەڵەت ڕەشید کە یەکێکە لە بەشداربووانی خۆپیشاندانەکە و مامۆستای زانکۆی لێرە لەناو خۆپیشاندەرانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بکرێ ئەم خۆپیشاندانەیەوە چۆن ئەیبینن و مەبەست یاخود ئامانج لە سازانی ئەم جۆرە خۆپیشاندەرانە چییە؟ خۆت ئاگاداری ماوەیەکە خۆپیشاندانەکان لەم سنووریا زیادی کردووە ئاخر خۆپیشاندان دوێنێ بوو هەر لە هەمان شوێن خۆپیشاندانمان کرد پێری عەفوەن ڕۆژی شەمە پێرە داواکاریەکانمان کارەبا بوو بەڵام ئەمڕۆ وازانە کارەباویشە چونکە کارەباکە تا ڕادێک دوو هێن دەکرا و ئامادەن زیاترشیکەن بەڵام خەڵکەکە گوێی نەگرلەوە و داوای زیاتر داواکاریەکان زیاتر بووە کەواتە حکوومەتی هەرێم هەرچەندە حکوومەت نەماوە شتێک نەماوە بەڵام دەسەڵاتداران ئەگەرانەوێ زیاتر ئەم شتە پەرە نەچێنێ تەشەنە نەکات ئەو داواکارانی خەڵکانە لەو موچەی کە دزراوە براوە ئەو پارانەی کە خۆیان بریان دەرەوە بێنەوە بیدەنەوە بۆ خەڵکە ئەجینا وەزعەکە لە کارە ترازێت تا ئێستا مەدەنیە خەریکە سەری کێشە بۆ حاڵەتی کە بۆیە ئەگەر ئەوان داواکاری ئەم خەڵکە جواب بنەوە بێنە سەر خەت ئەو بە تاکید لە مەدەنیە تامێنێتەوە بەڵام ئەگەروانە بێ بەرەو توندوتیژی ڕاوە گرفتیشی دروستە بێت بۆیە تا ڕادەیەک تا ئێستا کۆنتترۆلە وەزعەکە بەڵام خەڵکێکە ئەوەی کە لێرەیە ترسیرەوەی لە کۆنتترۆل دەرچێت بۆی داواکەین هەر کەسێک خۆی بە بەرپرسە زانیا خۆ دەسەڵاتدار دەزانێ کارێک بکات بۆ جوابدانەوەی ئەوەی کە یەکوت میسا داواکارەکان لە خزمەتگوزاری دەرچووە پەڕیوەتەوە بۆ گۆڕانکاری سەرتاسەری و ڕوخاندنی حکوومەتەکە و دروستکردنی حکوومەتێکی تەکنۆکرات و هێنانەوەی ئەو پارێزراوانێکە ئێو بۆ شەفافبوونی داهات. دکتۆر هەر کات هاوڵاتیان تووڕە بن بڵین حکوومەت و دەسەڵاتداران بە ڕاگەیاندنی لیستی ڕوبعموچەیەکانەوەی هاوڵاتیان هێورکەنەوە پێت وایە ئەم جارە هاوڵاتیان بڵین بەو یعنی بە ڕاگەیاندنی ئەو ڕوبعموچەیە هێورە بنەوە. خۆ من پێم وتی سا پێرە داواکاری کارەبا بوو کارەباکەش زیاد کرا چاک نەبوو ڕوبعموچە یعنی خەڵکەکەوەی بۆ دەرکەوتەوە مزاهرەکە پارە هەیە مزاهرەنەکە پارەنی مزاهرەکە ئەو هەیە مزاهرەنەکە ئەو نییە کارەبانیە کەواتە حکوومەت شتەکەی هەیە بەڵام نایدا بە خەڵک سوودی لەم بێدەنجا وەرگتەوە خەڵکیش ئەم فێڵەی بۆ ئاشکرا بۆ بۆیە بڕیاری داوە بێدەنگ نەبێت تاوەکو ئەوان هەموو شتێک کە بردوانە هێن کاکە تۆ گەنجێ داوای چیەکەی داتوودا بەردەوام دەبن لە خۆپیشاندانەکانیان با کەناڵەکەتان کاتنا من داوای لە گەنجانی چەمچەماڵەکەم حکوومەت نێر لە چەمچەماڵە بۆ ڕێبەمەچە تو 350 پێشمەرگە هەیە کاکە کرێت چییە پێ نادرێ بە 250 تو کرێوە پێ نادرێ اینجا 350 هیچ نییە تو پێشمەگە سی خۆی نادە بەرەو گولەیەوە من داوام لە گەنجانی چەمچەماڵەیە حکوومەت نێلێ. بەڵێ کاکارزان من ئەمێ ئاماژە بۆ بکەم لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا ئەمە سێەم بڵین شەپۆلی ناڕەزایی هاوڵاتیان و خۆپیشاندەرانی قەزای چەمچەماڵە و باس لەوەکەن ئەوان بەردەوامە بن لە ناڕەزایەتی لە خۆپیشاندانەکان تاکو و گەندەڵکاران لە دەسەڵات ڕائەماڵن. لە ئێستادا ڕێگەی سەرەکی نێوان سلێمانی کەرکووک کراوەتەوە یاخود خۆپیشاندەران ئەم ڕێگەیان داخستووە وەکو لە وێنەکاندا دەبیندرێت کە دووکەڵێکی زۆر لەسەر جادەکان دەبیندرێت تا ئەم کاتەی من قسەیتیاکەم لە ئێستاە بڵین وان ڕێگەکە دائەخرێ و تا پێشتر خۆپیشاندەران لە ناو سنتەری قەزای چەمچەماڵ لە ناو بازاڕی قەزاکەوە لە بەردەم قایمقامیەتی قەزاکە بوون ئێستا هاتوونەتە سەر ڕێگەی سەرەکی سلێمانی کەرکووک و نزیک قەزای چەمچەماڵ ڕێگاکەیان داخستووە و بەنیاز دین ئەمڕۆ ڕێگاکە بکەنەوە تا لە ئێستا ڕێگاکە داخراوە. بەڵێ کاکارزان جەلال حوسێن لە چەمچەماڵەوە ڕاستەوخۆ لەگەڵ مامۆی سپاس بۆ زانیاریەکانت.